مامۆستا تاوانی ئەو جۆرە پیاوانە چییە کە بەبێ هۆکار لە هاوسەرەکانیان ژیابنەوە؟ زوڵمە بەڵام زۆڵمە، بەڵام تاوانیان چێ لە لای خۆی بڵم طبعا كأليم الظلم الظلم ظلمات يوم القيامة تاريكي روجي قيامته الظالم كان روناكي نابين لقيامته للدنيا شاب باجكي ورقرن باورت هبيت هیچ کەسێک بەبێ باج لەم دنیا ڕزگاری نابێت پێش ئەوەی بمرێ خوای گەورە تۆڵەی هەموو مرۆڤێکی لێکاتەوە هەر ستەم و هەر زوڵمێکی کرد بێت لە حیوانی کرد بێ یا لە ئینسانی کرد بێت ئیلا ئەبێ باجەکەی بات. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە دوو عقوبەت تاخیر ناکات، دوو سزا تاخیر ناکات بۆ قیامەت، هەر لەم دنیا تۆڵەیان لێسەنێتەوە، ئەوە قیامەتش ئەدها و ئەمەڕ. هەر کەسێ دایک و باوکی عەزیەت بات ئیلا لە دنیا خوا زەلیلێکات یا بەدەست مناڵەکانی خۆی یا لە دەرەوەی مناڵەکانی خۆی خوای پەروەردگار عقوبەی ئەدا بە پیسترین عقوبە و زاڵم وستەمکار. اینجا ئەوەی زوڵم لە خێزانەکەی ئەکا هەر زاڵمە، ئەوەی زوڵم لە شەریکەکەی ئەکا هەر زاڵمە، ئەوەی زوڵم لە حیوانێکەکە لە باڵندەیەکەکە هەر زاڵمە. زاڵم هەر ئەوە نییە خەڵک بکوژێت، زاڵم ئەوەیە ئافرەتێکی بێتاوان لە ماڵەوە زیندانی بکات و حەق و ماف و زەوتی لێ نەداتێ یا تەلاقی با بەبێ هیچ هۆکارێک، ئەوە زاڵمە. بۆیە هیچ کەس نەژن نەپیا و ڕزگاری نابێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئافرەتێ بە هۆکاری یەک پشیلەیەکەوە چۆ جەهەنمەوە، پشیلەیەکی زیندانی کردبوو، نە ئاوی داپی نە نانی داپی، هەتا لە برسا و لە تینیا کوشتی، خوای گەورە خستێ جەهەنمەوە. لەو لاشەوە ئافرەتێک بەڵام ئافرەتێک بووە لەسەر تەوحید و لەسەر لا ئیلاهە ئیلا الله بووە، یەکخواپەرست بووە، بەڵام لەو لاوە کاری خراپی کردووە، سەگێک تینویەتی ئاوی سەگەکە دا و ڕزگاریەکە لە مردن، خوای گەورە ڕزگارێکە لە جەهەنم. بۆیە ستەمکار لە دنیای ڕزگاری نابێت، ئەبێ ئیلا باجەکەی وەرگرێت. تۆ هەر ینی بەهین سەیریکە، بە چاو سەیریکە، وانی کە ستەمیان لە خەڵک کردووە، زوڵمیان لە خەڵک کردووە، بزانە لە دنیای باجەکەیان وەرگریانە، حەل لە دنیای باجەکەیان وەرگر بە چای خۆمان بینیوانە.